بەمنی بەشەوە سەر دڵی مەجموعەیە بگرم کاکە شەوتان باش خۆشەویستانی ئارام ئەحمەد ڕێزە حورمەتم بۆتانەیە کێ نەخەوتووە وای بێتە خەتەکە و کێش خەوتووە بەیانی سێری کات هەر لە خۆ لایڤم هاتگە ئەمێ هەندێک قسە بکەم وەڵام بە کۆمەڵە گەجەر و گوجەر هیوادارم کە بتوانم ئەم شەویش ڕائەکانی خۆم بڵێم ئەوانەی کە بەتەمان ئارام ئەحمەد بە سوکایەتی و بە تەخوین و بۆوانە بێدەنگ بێ بەڕاستی خەیاڵیان خاوە ئێمەمانان بۆ بێدەنگ نابین لە کۆمەڵگایەکە کە مەجموعەیەک ساختەچی بوون بە پیاوی بنەماڵی بارزانی بە ئارەزی خۆیان ئەخۆن و ئەلەوەڕن و دیفاع لە ناحەقیەکەن کۆمەڵێک بووە بە پیاوی دەباشان بە ئارەزی خۆیان ئەخۆن و ڕاستیەکان هەمووشی ئەیزانیە بەڵام بێویژدانانە لە پێناوی بەژەوەندی خۆیانە هەموو شتێکەکەن ئینجا کۆمەڵێکی تریش لە گردەکەی نەوشوام سەفا وەکو خەڵک زۆر خێری لێبینی بێ هەتا گوڵەخانەیش هەمەی حاجی مەحموودش ئەویش مەجموعەیەکی هەیە یعنی تۆپەڵ ئەمە یەکگرتووە ئەوە کۆمەڵەوە ئەوە جەماعەتی شاسوارە ئەوە فڵانە ئەوە فڵانە هەر هەمووشی بۆ گیفان پڕکردنە لەوە بەدە یەکشی تر لە ئارەدا نییە بەڕاستی بۆیە ئەگەر پیایە هەڵکەوێ ڕاستیەکان بە خەڵک بڵێ بە هەمووی ئاوا ئەیانوێ بەدەنگی بکەن بەلەوەی من بڕۆمە ناو ئەوە عەزیزان کاتی خۆی من لایڤێکم کرد لەسەر ئەمە لە سلێمانیە کوڕەکەی عیماد ئەحمەد کە ناوی ئارامە هەساوە قاتی سەرەوەی کردووە بە دیسکۆ و بە مەلها و بە باڕ و بەشتی قۆڕ و ئەلەم بابەتانە من چەند مانگ بەر لە ئێستا لایڤێکم لەسەر کردەوە بەڵام هەتاوەکو ئێستا ئەو مۆزوعان جێبەجێ نەکردووە عیماد ئەحمەد عەسکەری فیرار بوو لە زمانی پێشمەرگایەتیە ئێستا بە چه حەقێ کوڕێکی سەرسەری هەڵەسێ ئەو قاتەی سەری سەرەوە کە سەهمەکەی پێوە و ئاوا خەتەکەی دەرە کێشاوە داگیری کردووە هەموو ئەو شوقەیە هەرچی ماڵی تێ هەیە شکاتیان کردووە لە ئیدارەی گشتی ئەڵێ لەکوێ ئەڵێ بەڵام ئیدارەی گشتیەکێتی جوای بێ نایەتەوە من لێرەوە ڕووی دەمم لە پاڵ تاڵەبانی لە قوبا تاڵەبانیە وەڵامی ئەو مۆزوعە بدەنەوە بەڕاستی چونکە ئەو کارێکی ناڕەوایە لە قاتی سەری سەرەوەی ئەو شۆقە گەورەیە معقول نییە ئەویا بکەی بە مەلها و بە شوێنی موزیک و بەڕابواردن و بە فەسادخانە لە کاتێکا کە سەدان کەسی تر لە ناو ئەو شۆقەیە ئەژی پیر و پەکەوتەی تایە نەخۆشی تایە بەتەمەنی تایە مناڵی تایە قابلی قبوڵ نییە ئەمەش نامەی مەحامیەکەیەتی کە ئەمڕۆ بڵاو بۆتەوە هینی ئەو مەحامی ئەو خەڵکە با بڵێن ئەڵێ بەڕێز لێ پرسیاوی بەشی مڵکداری مڵکایەتی ئیدارەی گشتی سڵاوێکی گەرم سەبارەت بە کێشەی زیادەڕۆیی و سەرپێشی ئارام عیماد ئەحمەد کە یەکێکە لە دانیشتوانی باڵەخانەی نیشتەجێبوونی پارک تاوەر بفەرمون ئەم چەند خاڵەی لای خوارەوە یەکەم کەسی سەرپێکی کار هەستاوە بەکارهێنانی نزیکەی 900 مەتر لە بەشی سەرەوەی باڵەخانە بە مەبەستی دروستکردنی بەشی زیادە و گۆڕانکاری و هەتا دوایی ئەمەش پێشەوانەی یاسای شقاق و تەوابقا لە یاسادا دووەم لە کاتی ئەنجامدانی کارەکانیدا مۆڵەتی فەرمی شارەوانی سلێمانی وەرنەگرتووە واتە هەر بە نێرەکەری و کاری کردووە خۆشەویستان سێم هیچ جۆرە لێکدانەوەیشی بۆ مەرجی سەلامەتی باڵەخانەکە نەکردووە چوارم کەسی سەرپێکی کار لە پێش دەستپێکردنی کارەکانی وەکو دانیشتوویەکی باڵەخانەکە و شەریکێکی هەروەها وەکو دراوسەیەک پێشبەختە هیچ حساب و ئیزنێکی لە خاوەن یەکەکانی باڵەخانەکە وەرنەگرت لە کاتێکدا لەم باڵەخانەیەدا پیر و خوێندکارێکی زۆری تێدایە جگە لەوەی کە ئیسلاحەتی لە باڵەخانەکە تێکدا بوو لەو ماوەیەدا بەبێ ئەوەی داوای لێبوردنێک بکە بەڵام سەرڕای هەموو ئەمانە کاتێک کە سکاڵامان بردە ئەنجومەنی شارەوانی وەڵامیان ئەوە بوو کە ئێمە غەسڵ شەخسیمان هەیە لەگەڵیان پێنجەم لە ئێستادا واقعی حاڵی دروست کردووە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کاریگەری خراپ دروست بکات لەسەر ناو و ناوبانجی باڵەخانەکە بە تایبەتی بۆ بابەتی کڕین و فرۆشتن پاڵپشت بەم خاڵانە ئاماژەمان پێداوە داواکارین بەوەی کە بابەتی مەرجی سەلامەتی بۆ باڵەخانەکە بە زووترین یەکلایی بکرێتەوە چونکە ئەوە پەیوەندیدارە بە ژیانی دانیشتوانەکەەوە هەروەها یەکلاکردنەوە وەرگرتنی مۆڵەتی فەرمی ئەو کارانەی کە کراوە پاشان لە دواییدا ئەنجومەنی باڵەخانەکە کۆ دەبێتەوە بۆ ئەوەی بڕیارێک بدێ بۆ داواکاری دانیشتوان لە کەسی سەرپێشی کار پابندکردنی کە لەگەڵ بەشەوەندی شوێنەکەدا بگونجێت جاسێری ئازیزانی ئارام ئەحمەد ئەمانە چ دەکەن بەڕاستی ببینن خۆشەویستان ببینن ئەمە حاڵی ئەو کۆمەلگای ئێمەیە کابرایەکی شەلاتی لەبەرەوەی کە کوڕی عیماد ئەحمەد ئەخی عیماد ئەحمەد چییە کاکیجان هەساوە سەری ئەو ساقفەی چی لێکردو خۆشەویستان هاوس لە چوارچێوەی ئەوەی نەسوورایە ئەوەتە کاکیجان ئەوە داگیری کردەوەی پێکا بەهەرحاڵەوە ئەو بابەتە بوو کە من سێ چوار مانگ بەر لە ئێستا لایڤم لەسەر کردەوە یەکەم کەس بووم کە ئەو شتە میعدان کرد کە وتم حاڵەتشی ئەوە هەیە بەهەرحاڵ خۆشەویستان ئەساسە بابەتێکی تر من
لە قسەکانی پێشوە بە ئێوە وت لە باسی نەوشوام سەفایە وتم نەوشوام سەفا بێژیە کەچی هەندێک خەڵک نامە بۆ نسێ کاگەرە مەحمەد ئێوە تۆ چۆن وا ئاڵێت و بەچی ئەزانی کە بێژیە و ئالم بابەتانە جا ئەمان بێژی وا تێگەیشتوون کە ژنێک بە نمونە مناڵێکی ئەبێ بەڵام نازانێ باوکی شەیە ئەوان بەم جۆرە لە بێژی تێکەن بەڵام ئەو ژنەی کە مناڵێکی ئەبێ و کەس نازانێ باوشی ئەو مناڵەشەیە و ئەو مناڵە هیچ تاوانێکی نییە کە نازانێ مۆزوعەکە چۆنە ئیلاقی بە گەورەکانەوە هەیە هەموو ئەو بێژیانەی کە لەم دنیاە هەن لە نەوشوام سەفا شەریفترن بۆ شارەزایتن چونکە ئەو بێژیانە لە واقعا خەڵکانێکن کە مناڵێکە چوزانێ ژن و پیاە جوو دەبن بەیەکەوە و مناڵێک لە دایەکەوێت ئەم دنیاەوە خۆی هیچ تاوانێکی نییە بەڕاستی هیچ تاوانێکی نییە لەبەرەوە کە من وتومە نەوشوام سەفا بێژیە قەسم ئەم لایەنی دایک و باوکە نەبووە بێژیە بۆمانەیە کە ئەیوت سکرتێری کۆمەڵە لە سکرتێری کۆمەڵە بۆ نەک ئەیوە لە دوای شایی من قەت کۆمەڵە نەبووم باشە بێژیە لەبەرەوەی کە شەڕی ناوخۆی کردووە بە هەزارانی گیاوە بە کوش و هەزارانیشی کوشتووە لەگەڵ جەماعەتەکەیە بێژیە بۆ مانایی کە لە شاخ و لە شارە سەرقافڕەی شەڕی ناوخۆ براکوژی بوو بێژی و دەستبڕ بووە بۆ مانایی کە باڵی ڕیفۆرمی ڕاگەیان بەڵام دۆڕاندی وە لە دواییە وەکو بینیمان کەچی بەسەر هات بێژیە کە لە 2008 و 2009 هات وتی من ئەمەوێ ئەم کۆمەلگایە بگۆڕم من ئەمەوێ درۆ و درا و نەمێنێ لە دەستی گریپای دەربێنم بەڵام نەوشوام سەفا کوڕی درۆ و باوکی دراویش بوو لە حقیقەتە نەوشوام سەفاز ئەوەندە بێژی بوو هاوتی من ئەمەوێ نەتیجەکەم خێر بێم ئاخری تەمەنم و ئەمەوێ ئەو مڵک و ماڵ و گرد و شوێنانەی کە داگیر کراوە لەلایەن سەرانی پارتی وێچێتیەوە من هەموو ئەمانیان لێ وەربگرمەوە و بیخەمەوە کە خزمەتی خەڵکو و بیەمەوە بە دەوڵەت بەڵام خۆی نیوەی سلێمانی دزی و لەسەر کوڕەکانی خۆی تاپۆ کرد ئەمەیە بەڕاستی بێژێکی زۆڵەتی ئەوەیە تۆ بێ داوای 200,000 پاوەند کەی بۆ مەطعەم ببی بە پاشای برژ لە بەریتانیایە زۆڵەتی ئەوەیە 12 ملیۆن دۆلار لە مامجلال وەربگریت خۆشی بە شەریف بزانی زۆڵەتی ئەوەیە بێژیبوون ئەوەیە کە 9 ملیۆنش لە مەسعود بازانی وەرگرتووە هاکا مەسعود بازانی منەوەڵی بازای مەلەفەکەیان بڵاو کردەوە کە پارەی لەوانش وەرگرتووە جابزان لە کێتیشی وەرگرتووە بەڕاستی کاتێک کە منم قسانەیە کە منە کاکە کابرا حەقی خۆیەتی بۆ جا کاکە حەقی خۆیەتی چۆن شیوابێ بە قوربانتان بم کاکە گیان نەوشوام سەفا لە 2009 نەهاتایە نەیوتایە کاکە من ئەمەوێ ئەم کۆمەلگایە بگۆڕم نەیوتایە نابێ جدی پارتی گرد داگیرکەن و شار داگیرکەن و ئالەم بابەتانە باشە ئەو هات وتی من ئینسانێکی شەریفم وتی من گەندەڵ نیم وتی من دز نیم وتی من ئەوە ناکەم وتی من پەسەپارە و سامانم ناوێ من ئەمەوێ ئەم کۆمەلگایە ئاڵوگۆڕی بەسەرا بێت ئەمەس بێژیبوونە ئەمە زۆڵێتیە نەوشوام سەفا کردوێتی ئێوە بەچ حەقی ئەتانەیە پەرێزی خایانکەنەوە هەر بە زۆر بەڕاستی چۆنە بێ کاکە ئێوە عەزیزان ویژدانتان بێ ویژدان معقول نییە تۆ دابنیشی ئێسا بە بنەماڵەی بازانی بڵێ کاکە مەسعود بازانی بە ملیار دۆلاری بردووە بە نێچیر بردوێتی مەسوول بردوێتی ئەم هەموو ملیارە براوە مەسعود بازانی ئەڵێ ئێمە 30,000 پیاوین ئەم 30,000 پیاوە یەکی 1 ملیاریان بردبێ ئەکاتە 30,000 نازانم ملیاری و ئالەم بابەتانە کاتێک کە من ئەو قسانەیەکەم پارتیەکەم لە ڕازە بێتەوە کاکەوە حەقی خۆیانە عافیەتیان بێقەی چییە کاکە کابرا پێشمەرگە بووە کاکە پێشمەرگە بووە هەردوو چاوی دەرەهاڵ خۆ تۆ پێشمەرگاتی بە پارە نەکردووە ئەی ئەوانەی کە شەهید کراون چیان لێ بەسەر بێ و چیان لێ هاتووە بۆ هەر هەمویان هەروە ئەڵێن بۆ جەلا تاڵەبانی هەروە ئەڵێن بۆ حەمەد لاپتۆپی حەمەی حاجی مەحموود هەروە ئەڵێن کاکە آخر کاکەشیان ئێکە خەڵک ناوتانە بۆ پێتان ناخۆشە بۆ قوربان بۆ پێتان ناخۆشە بەیانی مەسعود بازانی منێکی رەڤان نازانم قوبا تاڵەبانی پاڤڵ تاڵەبانی ئەڵێ ئارا مەحمەدەوە 500,000 دۆلار بۆ تۆ ئەوەی پێ بکە سبێنێک کە باس کرا کەس دیفاع نەکا بڵێ کاکە ئارا مەحموود کوڕی چاکە و ئەڵەم بابەتانە کابرا وەری گرتووە تەواو ئەکە منیش وەرم گر ئەڵێم وەرم گرتووە کاکە خۆمە هین نییە برام بۆچی پێتان ناخۆشە ئایلەوە بۆ پێتان ناخۆشە ئێوە هاتن 500,000 ئینسان دەنگیا بە نەوشوام سەفا ئومێدی کوشت هیوای هەمومانی کوشت نەوشوام سەفا ئەو زەربەی نەوشوام سەفا لە بەری ئۆپۆزیسیۆنیاوە یەکێتی و پارتی لێیان نەداوە بەڕاستی من لەمە تێناگەم کێشانی هێڵی سوور و دروستکردنی تەلبەندی پیرۆزی بە دەوری ئەم ڕەمزە حیزبیانەیە قوتکردنەوەی بتی سیاسی وەکو ڕەمزی هەموو کۆمەڵگا هەوڵێکی شکست خواردوو تەواوی حیزبەکانە لە باشووری کوردستانە کە دوایینیان بەڕاستی بزوتنەوەی دۆڕاوی کوردستانە بە زۆر نابێ بەوە گەمژەیە نووسی بووی بتانەوێ نەتانەوێ نەوشوام سەفا باوکی ڕۆحی کوردە کورە گەمژە
6 ساڵە بنەماڵی بازانی واڵێن باشە مەلام سەفا باوکی ڕۆحی کورد لە هیچیش نەبوو خۆ بە زۆر ناکرێت کاکە تۆ قسەی قۆڕ بزوتە نەوشوان سەفا تەنها موڕچی هەتیوەکانی خۆیەتی موڕچی کەس و کارەکەی خۆیەتی حتا موڕچی خەڵکی جۆرەدەیەکیش نییە قسانە بۆ چیەکەنێەوە کاکە بە درێژایی دێیان ساڵ پارتی و بنەماڵی بازانی هەوڵیاندا بارزانی بکەن بە ڕەمز و سەرکردەی هەموو کورد بەڵام سەرکەوتو نەبوون نە بارزانی نە تاڵەبانی نە نەوشوان سەفا نەیانتوانی دیواری حیزبەکانیان ببن بە ڕەمز و کاریزمای کۆمەڵگا یعنی واتە هەموو کۆمەڵگان جگەن لە بتی حیزبەکەیان وە سەرۆکی خێڵ و عێل و خێزانەکەیان هیچی تریان لێ دەرنەچووە چونکە هەر یەکە لەمانە کراونەتە مارکەی حیزبێک و بە زیندیەتی و مردووی کەسابەت و بازگەریان پێواکرێت قسم بخوا ئەوەی دیفاع لە مەدام سەفا و مەسعود بازانی و مەسوور و نێچیرەکە لەبەر خاتی پارەیە ئەوەی دیفاع لە پاڤڵ تاڵەبانیەکە لەبەر خاتی پارەیە ئەوەی دیفاع لە نەوشان سەفاکە لەبەر پارە و گیرفانە ئەوەی دیفاع لە حەمەل لاپتۆپەکە هەر بە هەمان شکڵ حتا لە مەلا عەلی باپیر و لە سەلاحەدین مالیش هەر بە هەمان شکڵە کاکە کۆمەلگای ئێمە بۆ بە کۆمەلگایەکی سوالکەر بە ناوی حیزبیاتی و خەرجی پارە پێیاکە بۆیە مەلام سەفا و فیسارەکانیش هەر یەکە لەمانە لە قۆناغی مێژووی و جیاوازە دەرفەتی ئەویان هەبوو ببن بە کاریزما ڕەمزی هەموو خەڵک بەڵام لە تاقیکردنەوەکە یەک لە دوای یەک کەوتن هەمویان لە کۆتایی یاریەکەدا فەزلی بەرژەوەندی خۆیان و ماڵ و مناڵەکانیان تا بەسەر بەرژەوەندی گشتیدا و لە نێوان سامان و نەمریدا یەکەمیان هەڵبژار سەپاریان هەڵبژار سەرئەنجام پاریان دەستکەوت و خۆشەویستیان لە دەستدا تۆزێ واقعی بن ئەوەی کە مەدام سەفای خۆشەوێ ئەوە پارتیەکانن بۆ پارە ئەوەی مەسعودیان خۆشەوێ بۆ پارەیە ئەوەی کە مامجلیان خۆشەوێ هەر بۆ پارەیە ئەوەی نەوشان سەفایە بۆ پارەیە تەواو ئەمانە ڕەمزی گەلی کورد نین هیچیان ڕەمزی نەتەوە و نیشتیمانەکەی ئێمە نین ڕەمزی حیزبەکانی خۆیانن تەواو ئەمە شتێک نییە هەموو مناڵی ئەم ڕاستی ئەزانێ ئەم قسە قۆڕە لا بدەن نەوشان سەفا باوکی ڕۆحی هەموو میلەتی کوردە و کە مام جەلال باوکی هەموو ڕۆحیە و مەلام سەفا وەڵاوانیە کاکە مام جەلال باوکی ڕۆحی یەکێتیەکانە جلال نایشێ نەوشان سەفا هینی گردەکەیە حەمەی حاجی مەحموودی گوڵەخانەوە هینی مەسیناگرەکانی خۆیەتی خێڵی مەدام سەفا هینی پارتیە مەسیناگرەکانەوە قسەی قۆڕ بۆ چیەکەنێ خۆ بە زۆر نابێ کاکە پارتی وێکێتی بەو هەموو توانە مادی و دەستگای ئیعلامیانن هەیەنە نەیانتوانی بازانی تاڵەبانی بکەن بە ڕەمزێکی گشتی تێناگەم کۆ ئادەی ئێوە خەڵشینە کامێکێتی بنەماڵی بازانی بە ڕەمزی خۆی ئەزانێ ها دە پێم بڵێ زەحمەت نەبێ کاکەجیان کامێکێتی و کام گۆڕان و کام جەماعەتی شاسوار و کام حەمەی حاجی مەحموود و کام یەکگرتو و کۆمەڵ و ئەمانە کە ئیتر خۆ زۆربەی کۆمەلگای ئێمە ئەمانن ئادەی هەموو ئەمانەکەی بنەماڵی بازانی ڕەمزی ئەمانەیە زەحمەت نەبێ کەی تاڵەبانی ڕەمزی ئەمانەی تر و ڕەمزی پارتی بنەماڵی بازانیە کەی نەوشان سەفا ڕەمزی هەموو پارتیەکان و یەکێتیەکان و نازانم فڵان و فیسار و ئەلەم بابەتانێ شتیوانیە کاکەجیان شتیوانیە تێناگەم گۆڕانەکان بەنیازن چی لە نەوشان سەفا بکەن چی ناونیشانێکی گشتی پێ ببەخشن لە کاتێکە ئەو کە مرد تەنها باشی کوڕەکانی خۆی مایەوە بە دەلیلی ئەوەی هەموو مێژوو خەباتی بە حیزب و پارەوە کردە باخەڵی کوڕەکانیەوە ئەی هاوار ویجدانتان لێ بەڕاستی ئەم بێشەرەفیە چییە ئەزیزان یارا مەحمەد کۆمەڵێک گەمژە بەژنی پیاوە کۆبوونەتەوە مەجموعەیەکیش ئەوش باشە کە ئەڵێن گیزەی مێژوێ 4-5 نەفەرن باشە ئەتانەیە بڵێن چی بیکەن بەچی نەوشوان سەفا کاکە من تێناگەم بۆچی ئەبێ نەوشان سەفا جیاواز بێ لە بازاری و تاڵەبانی جگەلەوەی هەمویان کوڕی یەک دەور و زروفن هەر یەکیان بە قورسایی خۆی زیاتر ڕۆڵی هەبووە لە وێرانکردنی ژیانی خەڵکە دەیان داستانی کوشتن و بڕین و فریودان و دەستبڕین و گاندنی دۆخی کوردستان بە ئێستا هەمویان تێدا بەشدار بوون بەبەرەوە کە هاتە سەر باسی ڕەخنا دەبێت زۆرترین قسە لەسەر نەوشان سەفا بکرێ هەموو کەس قسەی بکردایە دەبوو گۆڕانەکان دەمیان داخستایە بەڕاستی چونکە بە درێژایی 10 ساڵ مێشکی خەڵکیان بر بە قسە فەزای گشتیان پڕ کرد لە ڕەخنەگرتن بەڵام ئەوەندە دوور و درۆزن دەچوون تەنانەت تەحملی ئەو قسانش ناکەن کە جاران خۆیان بە بەرامبەرەکەیان ئەوت لەبری وەڵامدانەوە تابورێک جنێوفرۆشیان ڕاگرتووە خەریکی تۆمەن بەخشینەوە توێرکردنی معنەوی هەموو ئەو کەسان کە ڕەخنیان لێگرێ من پاشەکشە ناکەم لە حەقیقەتە ئەوە ئارام ئەحمەد نییە نەوشان سەفا لەسەر ئەساسی ڕەخنەگرتن لە نەیارەکانی هێزێکی سیاسی دروست کردوون 100,000 کەس دوای کەوت متمانەیاندایە هێزەکان کرد بە هیچێک لە هێزە گەورەکانی کوردستان بەڵام لە دواییە چی کرد دەست دەرچوو نەوشان سەفا من بە سادەیی قساکەم لە حەقیقەتە من بۆ پەڕی واقعیەوە قساکەم تەواو با ئەو نەخوێنان و گەمژانەی گۆڕان بچن تەنها کتێبەکانی خۆی بخوێنەوە
بۆیە ئێوە هەمووتان ئەم کەلتورە سەخیفەتان لە شۆم سەفاوە بۆ ماوەتەوە کەلتوری دەمپیسی و گوێنفرۆشی. سێرم لێ بەڕاست کاکە وەکو منطق بە ئێوە ئاڵێم کاکە وەکو منطق ئەندازیارێک پرۆژەیەک دروستەکە پرۆژەکە سوود و قازانجی گشتی تێدا بێ بەڵام کاتێ تەواوی ئەکا پڕیەتی لە عیب و ئار لە بری قازانجی گشتی تەنها سوودی بۆ مقاولەکەی گەیاندووە ئەی نابێ لێ پرسیینەوەی لەگەڵ بکرێ بزانێ ئەم کارە خراپی بۆچی کردووە کاکە نابێ لێ بکرێ ئێ عەزیزان من 10 ساڵ بۆ گۆڕان زەحمەتم کێشاوە 10 ساڵ ئاوا هاوارم کردووە ئەی نابێ بڵێم نەو شۆم سەفا تۆ بۆ درۆ لەگەڵ ئێمەیا کرد ئەی نابێ بڵێم کاکە مقاول بۆچی دوجار ئەم ساماندا بە من بدە ماڵەکەی خۆ ئەگەر وا بڵێم ئارام محمود پێیاشی خراپە ئەی بۆ ئەو کاتە لە هەڵبژاردنەکانە هەمووتان مای تەنەخدە بەدەستی ئارام محمود دەنگتان بۆ کەو کاتەوە ئەی بۆ لە سێ هەڵبژاردە پشتم تێکردنی یەک کوسیتان نەهێنا بابە نەوشوام سەفا هەزاران بەڵێنی بە خەڵکە سەدان کەس لەسەر ئەساسی قسەکانی ئەو وازیان لە مەسلحەت و بەژەوەندی خۆی هێنا مجازفەی بە قوتی ماڵ و مناڵەکەی خۆیەوە کرد خەڵک دەخیلەی مناڵەکانی یا بەگردەکە دەیان کەس کوژرا لێی دنا شار بە دەرکرا ئەی مەعقولە کەسێک نەپرسێ ئەم کابرایە بۆی لەو خەڵکە کرد ئەوانەی لە گۆڕان سوودمەند بوون ژمارەیان لە 100 کەس تێ ناپەڕێ ئەوانەیشی تووشی شۆک و نائومێدی بوون سەدان هەزار ئینسان کاکە ئای لەوە من لە ساڵی 2009 بەر لەوەی گۆڕان بەتەواوی دروست بێ خودی یەکێتی مەڵبەندەکەیان لە بەریتانیا بوو پەیوەندیان پێوە کردم وتیان ئارام ئەحمەد مەبە بە یەکێتی دیفاع لە ئێمە مەکە بەس دیفاع لە شۆم سەفا مەکە چی ئەڵێ ئەدەینێ بەبیوە خانشین دەکەین ئەوەیەنێ وتم بڕە بیخولێنەوە بابە من دیفاع لە کاکەنەوەیەکەم بەشەوەندی گشتی و مێژوو ئالەم بابەتانە 10 ساڵ هاوارم کرد لە دوایە نەو شۆم سەفا دز دەرچوو دوو کوڕی بێشەرەفی هەیە بوون بە ملیۆنەر ساڵانە هەر لە فەرقی بەناو سەفا لەو کارگی ئاسنا ملیۆنێک و 250,000 دۆلارێتی گیرفانن هەموو ساڵێ باشە جگە لە پارتی وەرەگرن لە یەکێتی وەرەگرن لە بیرتانە کەوتم نەوشوام سەفا هەموو مانگە 250,000 دۆلاری لە یەکێتی وەرگرتووە لاهوری شێرچەنگی بۆیە برد هەموو سامو هەموو مانگێ ئای جوێنیان بە ئارام ئەحمەدا ئارام ئەحمەد بی ئەخلاقە ئارام ئەحمەد درۆکە لە دوای شارخوانی ئێعترافی دێ بەڵێ وەرمانگرتووە ئەوە ڕێکەوتنی سیاسی بوو هەمومان 250 دۆلار وەرگرتووە منطقی تایە من بێم پەلاماری جەلات تەڵەبانی بدەم پەلاماری سەرانی یەکێتی بدەم شەڕی قوباد و پاڤڵ و ئەمانە بکەم کەچی نەو شۆم سەفا خۆش ژێر بەژێر 250 دۆلار لە یەکێتی وەربگرێ ئەوە بێشەرەفی نییە ئێمە نەمانزانیم وتا دوای زانیمان ئەخلاق کاکە ئەوە شەرەفە بەڕاستی کاکەجێ ها دنیامان کرد بە دوژمنی خۆمان سەر نەو شۆم سەفا دنیا کاکەجێ باشە هیچ نەما بە تاڵەبانی نەکەم هیچ نەما بە سەرانی یەکێتی و پارتی بنەماڵی بازاری نەکەم لە دواییشان نەو شۆم سەفا بڕوە کوڕەکانی کا بە ملیۆنەر اینجا ئارام ئەحمەد قسەش نەکا ها چۆن شیوابێ بۆیە ئازیزانی ئارام ئەحمەد من 10 ساڵ ڕەنجم بۆ گۆڕانداوە حەقم لەلایەنە ئەگەر لە حەقی گشتیش خۆش بم لە حەقی شخصی ئارام ئەحمەد خۆش نابم بەڕاستی نەو شۆم سەفا نەک هەر شایانی ڕەخنە لێگرتنە بەڵکو ئەبێ لەسەر ئەو کارەساتەی بەسەر خەڵکی هێنا ئەو تێکشکاندنە گەورەی تووشی ئینسانەکانی ئەم کۆمەلگای ئێمە کرد وەک حاڵەتێکی نامۆ تەماشا بکرێ وەک کابرایەک کە جیاوازی نێوان قسە و کردارەکانی عەرز و ئاسمانە باشە بۆچی چونکە دیاریدە باوەکە کە هەمووتان ئەیزانن ئەوەیە سیاسی کورد دز و دەستپیس و گەندەڵە هەموومانم ڕاستی ئەزانین لە ئەرفەوە هەتاوەکو بێ حیزبی کوردی دوکانێکی سیاسیە بۆ بازرگانی هەموو حیزبەکان باشە بەڵام نامۆیی لێرەدا ئەوەیە کەسێک بێت ئیدعای ڕوبەڕووبوونەوەی ئەمە بکە هەنگاوەکانی ئەوان دووبارە بکاتەوە حیزبەکەی بکە بە دوکان مناڵەکانی بکە بە دوکاندار قائید و قەواعیدەکەیشی بکە بە شاگرد و ماستاوشی بەردەستیە ئەمە بۆ خۆی کارەساتەکە باشە کاکە ئاوایە شاسواری ساختەچی لە پرۆژەی چاویلانە دەستی چەند کەسی بڕی خۆشەویستانی ئارام ئەحمەد چەند خێزانی هەناسە سار کرد و پارەکەی لە دەستسەندن و کردی پرۆژەکەی خۆیەوە باشە بەرهەم ساڵە چەند هەزار کەسی خستە سەر شەحن و بە ناوی هاودیدی و دروستکردنی حیزبی تازەوە فریویدان باشە بۆیە ئەم جوتە چەندە هۆکارن لە شکست و کەوتنی ئەم کۆمەلگایە نەو شۆم سەفا دەیان جاری ئەمیان هۆکارە بۆیە هەمووتانە بێ بۆ مێژوو بینوسنەوە قەبارەی ئەو کارەساتی نەو شۆم سەفا لەم کۆمەلگایی نایەوە دەیان جاری ئەمانە گەورە و کاریگەرترە ئەم کابرایە هێزێکی سیاسی گەورە و سەدان هەزار خەڵکی ئازا و بە ئیرادەی کرد بە قوربانی مناڵەکانی خۆی
متمانەی خەڵکی بەتەواوی کوشت و خەونی گۆڕانکاری بۆ دەیان ساڵ دوا خست و شکستی پێدا حیزبایەتی سیاسەتی بەتەواوی سۆک و چروک و بێحورمەت کرد کاکە بەتەواوی مانە ئەوەیە گۆڕان هەر بە قەولی جەماعەتی گردەکە دوایین پرۆژەی نەوشەوام سەفایە بۆ یەکێکە لە مشەخۆترین و فاشلترین حیزبی سیاسی لە باشووری کوردستانە بۆچی هەموو خراپەکانی یەکێتی ئەخێتە ئەستۆی جەدا تەڵەبانی بۆ هەموو تاوانەکانی پارتی ئەخێتە ئەستۆی مەسعود بازانی ئەی بۆ هەموو ناشینیەکانی گۆڕان نەخێتە ئەستۆی نەوشەوام سەفا چۆن شتیوە ئەبێ کاکە سێ قۆڕە ئەوەیە بنەماڵەی بازانی چی خراپەکاری کرد بێخەتای مەسعود بازانی بنەماڵەی بازانی بووە یەکێتیش هەر بە هەمان شکڵ گۆڕانیش هەمووی تاوانی نەوشەوام سەفا بوو وەیە کۆمەڵە خەڵکیش پێیا بوو نزیکی خۆشم بوون ڕەفیق باشە ئەیانویست گۆڕانی ئێستا لە نەوشەوام سەفا جیا بکەنەوە و قۆناغ دابەشکەن بۆ گۆڕانی سەردەمی نەوشەوام سەفا و دوای نەوشەوام سەفا ئەم بۆ چوونە کاڵفامانەیە ئەمە تێنەگەیشتنە لە هەناوی ڕاستیەکان گۆڕانی ئێستا گۆڕانە ڕاستەقینەکەیە ئەو گۆڕانەیە کە بە دروشم و بەڵێنی جوان نەڕازاوەتەوە وەکو ئەوەی جاران نەوشەوام سەفا ساختەچیانە ڕازاد بوویەوە جیاوازەکار ئەمەیە تەواو بەڵێ بۆیە ئەم شەو قسانم کرد بۆیە دڵنیا بنەوە من چەند ساڵ بەر لە ئێستا یەکەم کەس بووم کە لە گۆڕانی یاخی بووم یەکەم کەس بووم بەڕاستی لە ئاخر هەڵبژاردنا کە 12 کورسی هێنا لەسەر داوای کاقاری حاجی عەلی دیفاعم لە گۆڕان کردەوە ئەو کاتە چونکە ئەو بەڕێوەبەری ئەوە بوو هێنی لیستەکە بوو پەیوەندی پێوەگەمی کاگەرم تکایە لەبەر خاتی من جیاتی گۆڕان مەکۆ ئەم جای دیفاعی لە گۆڕان کە قەیناکەوە با من شکست نەخۆم ئەوە بوو 12 کورسیمان هێنا لە دوای ئەوە کە دژایەتیم کرد یەک کورسی نەهێنا لە کەمینان بۆتان لێوە تەواو ئەتانەیە چێمان بۆ بێننەوە ئەتوانێت مەسعود حەیدەرێکی ترمان بۆ دروستکەنەوە مەسعود حەیدەری بێشەرەف دوور دەڕووی ئێوە لە کەبابخانەکەی جەمالی ئەین ناوی چییە ئەم کەبابخانەی نەورۆست ئەینی هاندەری جەمال ڕەفعەت هاو بۆ لام وتی بەس پشتیوانی بکە کاگارام پشتیوانی بکە بخوا بچمە ئەو بەغا بە ئەندام پەرلەمان خۆ مەزانم بنەماڵەی بازانی چی لەکەم ئەو مەسعود حەیدەرە ساختە چییە کە ئێستا مستشاری مەسعود بازانیە ئەو بێشەرەفە لە دوایە چوو ژنێکی تازەی هێنا خۆی کرد بە ملیۆنێر باشە هەمویان هەرۆ چێتان هێنا ئێوە هەمووتان هێلکەی پیس بوون لە ڕاستیان باشە یەک شەریفم پێ بڵێ لە گۆڕانە چوو بێتە حکومڕانی دەست و بێشەرەف نەبوو بێت تەنها یەک گۆڕانم پێ بڵێ زەحمە نەبێت چونکە هەمویان قوتابخانەکەی نەوشەوام سەفا بوون چونکە خۆی درۆزن و ساختەچی بوو قوتابەکانشی هەروە بوون بەڕاستی بەرەوە کاتێ ئارا مەحمەد و ڕابێ ڕاستیەکان ئەڵێ پێتان ناخۆش نەبێت بەحیات لەو قەبرێشەوە نەوشەوام سەفا نایەنم لەو قەبرێشە چونکە بۆ 10 ساڵ لە هەرە ساڵەکانی گەنجی خۆمم بۆ بچوتەوەی گۆڕان نەوشەوام سەفا دانا باشە من بۆ ئەوم نەکرد دوو کوڕە خوێڕیەکەی نەوشەوام سەفا بن بە ملیۆنێر بەڕاستی بۆ ئەوم نەکرد کۆمەڵە سەرسەری لەگردەکە کە نێرگەلە ئەگەشێنەوە بڕۆن ببن بە ئەندام پەرلەمان و وەزیر و گزیر باشە ئێمەش لێرەوە بۆ خۆمان دابین سێریکەین باش نییە ئەگەر مەسەلەکە ماڵ و مناڵە ئەم ئەلەمە توت کەسەکی نییە تەنها نەوشەوام سەفا مناڵی هەبێت ئەوە نییە ئەو لەش فرۆشانەی کە ئێستا دیفاع لە گردەکەیەکەن ئەزانم دەردەکەیان چییە بەڕاستی ئەوە لە گردەکە ڕووتیانەکەنەوە لە حەقیقەتە باشە بەنە ڕقم ناویشیانە بەم ها قۆڕ ئەگەر لە هەتا ئەو ڕۆژەی ئەو ئارا مەحمەوە مابێت ئەبێت تەنها دژایەتی ئەو نەوشەوام سەفایە بکەم باس بێنم کاکە لەبەرەوە کەسدا نەنیشێ چارە کۆمەڵێک گەجەل و گوجەری لاکەوتە بابا عیب بەخوا شەرمە تۆ ئەو ڕاست داچی کاکەران بەڵگە چییە بۆ کاکە بەڵگەی چی بێ ببرە 124 دۆنم زەوی نایبینی لە سلێمانی ئەو گردە نابینی ئەو هەموو کاکە 124 دۆنم زەوی 124 دۆنم زەوی دۆنم یەک 2000 مەترە کاکە 2000 مەتر دەیان بینایتایە هەمووی تاپەکەت لەناو گیرفانی چیایە کاکە چیە ئەمە دزی و جەردەوی بێشەرەفی نییە ئەی بۆ من باسی پاغڵ و قوبا تاڵەبانی بکەم کاکەکە دە باشەیان بردووە دەستیان خۆش بێ ئەوانیش بۆ ئەوان عیبە بەڵام بۆ نەوشەوام سەفا شانازیە بۆ بنەماڵی بازانی هەموو سەی ڕۆژیان بردووە بڕۆژ ماڵەکەی نێشێڤان بازانی چاریشی هەولێری بردووە نێشێڤان بازانی باسی ئەمانە بکەین ئەمە شتێکی باشە و ئاساییە بەڵام گردێک براوە باسی نەکەین کارگەی ئاسین فاڕۆقی بەناو سەفا لە ژیانە ماوە باشە ساڵانە ملیۆنێک و 250,000 دۆشی گیرفانی چیاو نەما کاکە باش ئارا مەحمەدیش ئەبێ بە سکوتەرەوە بڕوا کرێکاری بکات
باشە 30 ساڵە من ناتوانم بچمەوە بۆ سلێمانی پیاسێ بکەم ئەگە بڕۆمەوە ئارام محمەد خۆی فرۆشت شەرەفە کاکە ئەتانە قسەش نەکەین هەر کەسێ ببووە بە پارتی ئەیان کرد بە خائین و سیخوڕ و هەرچی قسەی ناشرین و دوایانە خست باشە بەڵام کوڕەکانی لە بیرمانەکە بزوتەوەی گۆرانیان تەسلیم بە کاڕی و بە کوڕای تەسلیمی بنەماڵەی بازرگانی کرد تەنها لە پێناوی پۆست و پارەیە لە بیرمان چۆتەوە ئەمە جێگای ڕەخنە نەبێ چی جێگای ڕەخنێ نەوشەوان سەفا بە خەڵکی ئەوت سەرچاوەی داهاتی یەکێتی و پارتی دزی و گەندەڵی و پارەی دزاوی خەڵکە بەڵام خۆی لە ژیانە بوو حیزبەکەی مانگانە سەدان هەزار دۆلاری لە یەکێتی وەرەگرت باشە چەند ساڵیشە حیزبەکەی پارە لە بنەماڵەی بازرگانی وەرەگریت ئەگەر بەیانی مەسئول بازرگانی بێ بۆ هۆڵەندا باشە بڵێ من ئەمەوێ ئارام محمەد بینم من لەگەڵ دانیشم 10,000 جوێنم پێیان گۆڕانەکان و یەکێتیەکان بنمونە 10,000 جوێنم پێیان چۆن ئارام محمەد خۆی فرۆشت لەگەڵ مەسئول بازرگانی دانیشت باشە بەڵام خۆیان ئەچن ئەبن بە جێگری مەسئول بازرگانی و جێگری مەسئول ناویشی نێشێوان بازرگانی لەگەڵ هەمیان دانیشن بەیانی قوبا تاڵەبانی بێتە هۆڵەندایان یان پافڵ تاڵەبانی بڵێ ئەمێ لەگەڵ ئارام محمەد دانیشت دابنیشم هەمووی جوێنەی ئارام محمەد خۆی فرۆشت لەگەڵیان دانیشت بەڵام خۆیان دایمە بێکۆ ئەخۆنەوە بخۆیان پیاساکە بەڵام بۆم عالەمە ڕەوانی والله هەر کەسێ لەو مەسئولانە ئەم جارە بێتە ئەم ئەوروپایە بەس تەلەفۆنم بۆ کابلە کاگەرم حەسەن وێسەڵم بەسەر چاوە لە خزمەتە ڕسمەکەشی بڵاوەکەمەوە هەر بەهەوەس باشە بۆ ئێوە هەموو شتێک ڕەوایە بۆم عالەمە ناڕەوایە ها بۆ ئێمە هەر درۆ قسە بکەین نابێ بەڕاستی ئەوەیە باش خۆی خودی نەوشەوان سەفا خۆشەویستان بەردەوام لە داهاتی یەکێتی و پارتی ئەپرسی پێ ئێوتن ئەم پارێتە لەکوێ بوو ئێستا خەڵک ئارام محمەدەکان ئەم پیاسیان لە کوڕەکانیەکە باشە ئێوە نەکارەکەن نەکاس پێکەن بەشی ئەم هەموو میدیا سێبەرەتان هەیە ئەم هەموو پارتان لەکوێ بوو کەناڵی ئاسمانی تازە دروستان کردووە لەکوێتان هێناوە زەحمە نەبێ پارەی ئەمان لەکوێ هێنن پێم لەکوێ سەرچاویان پارە نەکوێ لەکوێ زەحمە نەبێ نەوشەوان سەفا بە یەکێتی و پارتیە و دەوانە بە خەڵکی بازرگانین ئێستا کوڕەکانی خۆی بوونتە بازرگانێکی دیار چەندین کۆمپانیا ئاشکیان هەیە بە ئاشکرا بەنهێنی هەموو خەڵکی ئیشیان بۆ کات لە مەرزەکان نایە بڕاستی نەوشەوان سەفا بەردەوامە چیە کرد ئەیوێت یەکێتی و پارتی حکومەت ئەدۆشن پارە لە حکومەت وەرەگرن بەڵام خۆشی لە ژیانە بوو نەوشەوان سەفا باشە ڕێبازی حەملان ملیۆنەها دۆلاری بۆ هێنان بۆ گردەکە باشە ئەی بۆ گۆڕان ناوێرێ حتا ئەم دقیقەیەکی ئێستا قسەت لەگەڵاکەم ئەمشۆ چەندی مانگە خوا کۆمپیۆتەرەکەم ئەمشۆ 15 هەتا ئەم دقیقەیە ئەو چیاونمایە ئەو گۆڕانە نەیانوێراوە بەڕسمی یەک قسە بەرام بە ڕێبازی حەملان کرد باشە نەیانوێراوە یەک قسە بەرام نەکرد چونکە ئەو ڕێبازی حەملان چی پارەی دزی چی چەکی ساخ کردەوە بۆ چیاونمای ساخ کردەوە بۆ نەوشەوان سەفای ساخ کردەوە باشە ئاها بۆ گردەکە ئەچوو بەلای چیاونما ئەوی فڵانە کەس ملیارە دۆلاری هەیە من بە 500 ملیۆن ئەیەم و 500 بۆ خۆمان ئەچون بۆ خۆیان ئەیان دزی باشە قسانە چیە کاک وەزیرێکیان نەبوو لە بەخار ڕێبازی نابووچی نابوو ئەویش دەیان دۆسی گەندەڵ و دزی هەبوو نەوشەوان سەفا خوشی مابوو بەڕاستی بەرەوە نەخەڵە تا من دابنیشن نامە بۆ من بنێرن و تەلەفۆن بۆ من کەن و ئالەم بابەتە جارە من لە دوای لایڤ کە لایڤم کرد هەتا دووسەر تەلەفۆنی هەموو کەسی هەڵناگرم ئەگەر نەیناسم چونکە بۆچی دانیشێ کاکەرم عیبە تۆ باسی فڵان کەسی کردووە ئەوە وانییە ئەوە وانییە کاکە بەیانی تۆ بڕۆ بە شێخ ئەحمەدی نۆکان باشە بڵێ شێخ ئەحمەدی نۆکان تۆ دزی کردووە بە نمونە 2000 قورئان بۆ خەڵە بە حەیاتی پارێشی حرام شدە هینی منەوە باشە معیدەی منەوە بە هەمووی سەرانێکێکی پارتی بنە ماڵی بازرگانی بڵێ بەخوا هیچیان نەدزیوە قابلە خەڵکی بڵێ وەڵا کاکە من دزیم کردووە یا بڵێ من گەندەڵیم کردووە لەبەرەوە هەر کە لایڤەکەم اینجا تک 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 تەلەفۆنم بۆیت مەسینە هەڵگرەکان کاگەرم بەخوا فڵان کەس پیاوی چاکە و چاکە پیاوی چاک نییە کاکە لەسەر هەر کەسێک قسەم کرد قسەکان ڕاستە تەواو قوت و پرمانچی کە قسەم کرد یعنی قسەکان ڕاستە پێویست نا کەس خۆی ماندوو بکات لەسەر گۆڕان نەوشەوان سەفا سوێن بەخوای گەورە هەتا ئارام محمەد لەم ژیانەما بێ وەکو مال پێتانەوەتە چونکە 10 ساڵ لە تەمەنی خۆم بۆ ئێوە دانەوە جەماعەتی شاسوەرە ساختە چی و ناوی چییە سلوە گول ڕووتی خوشکیش چاتان نەکەم لە مۆرە ئێوەش خەمتان نەبێت هەموویان هاچی
ساقط لا تولود نبي لو قرانا اكون بوتو يسايش معقولة تو دابنشي ولا كاك ابين بقى عندهم برلمان وبرلمان يشي بقى تيك مان مين كاك والله خوش ويسال لك وتاق صاب نمشي كاتي خوي او نو شو مصفايا بيجتيو بارتي اوت او انا تنها درو دراويان هي او درو كان كشبوا هدراو كما خلو جدس يندرك هذي جاء صح موت انا بيبسيال لوكن نو شو مصفا دواي اوي دراوكي قراني خص جيفاني كركانيو حزبك دروزنو ساعه شي بجي شو شكل منجل يا براغ بس يانكا باجي ياك الزره من جاء حفتي في شو جوتم لم شوانيا وتم من جلا طلباني مسعود بازاني كأميان لجيان دا نبا وأميان لجيانها هزار قاتم أو نشوى صفايا لم شايفتن باشا شو كأون ادعاء نبو بلا كاكا دوام كونو دراو من أي قرمو من هيشتك مناوي ومن أمي هاتشي أو قردو عرزو اشتدزراو همي بيمو بدولتو بيمو بخلقو أم ادعاء نكر براسي تمام حتى يا رب نشوى صفايا السؤال بس خليك كوكدوي باربو من الله كان يخوي بس خليكي باركو كنو بوكاك تمام بتقن بيتان ناخوش بيت حتى يورق سبكن حقيقة كان وكو روش روناك ديارة هيش كسك ناتواني براسي او بشارته همون كلش ازانت طو نوشو مصفا خائن بو ساخته چي بو فريو دربو دزبو بالقا كانش هم يرونا بمني وشوش كيسا ساعاتي شارشيو بو دوانزا بقايد دشتايا كاني ان ام من اتقسا كان ميمو كوتايو طو حركاتي بسال ما هات ساعاتي دوي بشوبي يكي شوبي هشتي به لسال هر حزبي به ينقص باسك عن خومك طبعا دمر الخواتان قال مش بشم دمودانو كلي بشومو اي كسادي اللي بخومو يجاو الدولة بخوم لا بكم بياني جمعية بشم بو ايش بياني ويتر الشمية بخو عود الرجاء وكو عمر مرتاح بخوم بياسية كان منطقي دانا اخو انا اخو علم بابا تانية آرام أحمد يعني راستي يعني حقيقة يك بشرنية بقدر من دفاع نوشو مصفايا كالبيت كل من دنيام كل بدوش مني خمس أو نوشو مصفايا أي هوال باو كجيان أي هوال كل كاكا يساورن أو كاتب بكات تلفون مكر بقرآن بايشوت بكريكاري بايشوت بها زائيرو بس كاتم تلفونهم كله بو هين أو كا دني قرآن كان بلاكم ولا بالتاكا كاكا هو مو رفيق كان بالتاكا ماون كاكا جيان أو كاتا أنت نبو 2002 أنا بابتانا باشا أما أنا نبغى فيسبوك وميسبوك لا بالطاق وكاكا أيش بكات أمان كل بتلفوني الراس وخو هش كاتي بس إيروي ما نكري تلفون ما بيك أيوه من بكري كاني بارا بيكم صار في كم بو قران دواي تشيا تشوكم باشا ها يان نمي كتراوي دا ابن شبو خوي بيخوله للندن آخر شي خانم جون وخانم بازي بي ها نابش تيوكا نابت حقم للاينا قسم بخوا تشيا ونما لو كردستانيه خوي سامي تشي بارتي وازن به هنا ما يباتن بوسيماني قسم بخوا هز ندوسك بو شق بارن كدني ايوا قسم بخوا دجنايتي انا كم كو دجنايتي شخصيه ها وكو دجنايتي بنمالي تشيا ونما قسم بخوا ده صلاه مهبي اتانا بشق بخوا تلاترنت انا كم بخوا طوري او ده صلاه لي كم وي او باري بدوت انا باباش بيزاني بخوا قزاري منن بحياتي ليت نخوش نابم حتى او روجي ارام محمود ما بي ابي ايوا وكو دجمن ارام محمود ببينن سوين بغ الهي سوين بخواي قورا حتى ارام محمود ما بي هل يكم بو هلك او طولتان لي كم باشكرا ها شتي حزال ناكم بخوا طولتان لي كم تشاون ما هميشه من بدجمني خوتان بزن ها قد تاوراني دو ساعتي نك تشكي ما في من تنخوالو ما خلق لك اخي خويا خوش بك كيف مني اقمني براسي ولا من خوش نابنتا دارن بروحت انا هاتيو تشوكنا كاين نوشو مصطفى باشا نبو بيخون همو بنا مالكان بس سؤال كريم مردون لا حسابي ما بون بمليونير ايالم بوختان بيخون لا بريطانيا ولا قدك ها ايالم هروا بيخون تشيا تشلكن تانا كتشلكي بي او اس ايش ها علي بيجي بمزقوتو انا اخوا رسوا ام دنيا او دنيا كدويت بباري دزي بباري حرام اللي تنخوش نابو أنا شاسر ساكتة شيء خوش براي سلوى قلرود بوتو جمع كمينو ها أو نمكو كذا ملا بلا سلوى شاسر ها ما يك قسم لك كذا يجمل في أنا بودا نعيد بحر بجارنا كان بيوك تخوم زام شيء ليك أنا والله بلا ما كجاي شو بلا بقبر
حتەلیەکەم ومەزانن دائنیشم بۆ خۆم هەر شەڕیەکێتی و پارتیەکەم ئێلۆ بۆ خۆتان خەڵکی دژی و جەردەی بن نا ئەوە جارجارە جێڕەکەی گۆڕم بۆ دژاتی ئێوەش خەمتان نەبێت یاڵڵا خواتان لەگەڵ خۆشەویستە شەم شەڕانە بەخۆ هاتیو هەر لە خۆ نییە چۆن لێ پشتە منم بۆ ئەم شەڕانەیە خورێ ئەرە وەڵا ئەو نم حەز دیتی چاتانەکەم چیا و نمنم دەیخواتان لەگەڵ خۆشەویستە